خاڵێکی ترکە ئەڵێ نەبوونی سیاسەتێکی بەریتانی ڕۆشن دەربارەی کورد. ئەگەر ئێمە وا تەماشای ئینگلیزەکان بکەین بەڵێ هێزێکی ئیستعماری داگیرکردن، بەڵام هێزێکیشن بۆ بەرژەوەندی خۆیان بە جیهانا بڵاو بوونەتەوە وەکو ئەمریکای ئێستا. ئەو کاتە کورد و نەبێ پەیوەندی لەگەڵ ئینگلیزەکانە هیچ نەبوو بێ، پەیوەندی هەبوو، بەڵام ئینگلیزەکان بۆ خۆیان دید و تێڕوانینیان نەبوو بەرامبەر بە کورد. ئەوان زۆر جاهل بوون بەرامبەر بە وەزعی کوردی. ئەوان وەختێک کە هاتبوونە کوردستانەوە هیچ شتێکیان دەربارەی کورد نەئەزانی بەپێی ئاعترافاتی خۆیان. ئەوان خۆیان ئێستا یەکێکی وەکو کەرزۆن، لۆرد کەرزۆن باسەکە ئەڵێ ئێمە هیچ سیاسەتێکی ڕۆشنمان دەربارەی ئەوێ نەبوو. ئەم قسەیە بزڵبت دەقێکی ئەوە ئەی خوێنمەوە لە وەسیقەی وەزارەتی خارجی ژمارە 371 خەتمائیل 5067 Inter-Department Conference on Middle East جا باسی ئەوەیەکە 13/4/1920 لاپەڕە سێیەتی کە منەیڵێم. لۆرد کەرزۆن وەزیری خارجی ئەو سەردەمەی بەریتانیایە ئەڵێ کاتێک هێزەکانی ئێمە بۆ یەکەم جار گەیشتینە بەسرە، ئێمە لە نیەتمانە نەبوو سەرکەوین و دۆڵی ڕافیدەین هەتایە بخەینە بەردەستی خۆمان، بەڵام وردە وردە و پلە بە پلە گەیشتینە بەغدا، لەوێش سەرکەوتین گەیشتینە ناو چیاکانی نێوان بەغدا و مووسڵ تا سەر سنووری ئێران. یعنی ئەم وەسیقەیە کە ئەوە ئەسلمێنێ ئەوان بۆ خۆیان نیازیان نەبوو بێنە ناوچەکە، کەوابوو معلوماتیشیان لەسەر ناوچەکە هەر نەبوو زۆر بەداخەوە. ئەوان وەختێک کە هاتنە ئەوێن نەبوونی زانیاری لە لای ئینگلیزەکان وای کرد کە نەزانن چۆن هەنگاو هەڵەهێننەوە بەرامبەر بە کوردەکان، و لەبەرەوەی لەو هندستانێکی دواکەوتوشەوە هاتبوون تەجروبەی ئەوەیان پێبوو کە شێ مەحموودیان بینی تەنها وەکو خەتێکی عەسکەری بۆ سیاسەتی خۆیان ئەیانویست بەکاری بێنن، شێخیش لەوە حاڵی بوو. نەبوونی زانیاری لە لای ئینگلیزەکان وای کرد نەزانن چۆن تەسەڕوفەکەن. ئەمە عوزر نییە بۆ ئەمریکاییەکان ئێستا تەقریرەکەی جیمس بیکەر و لی هامڵتۆن نابێ بەوەی کە بڵین ئەمریکاییەکان وەعیان لەسەر کوردەکان نەبوو، نەخێر، چونکە ئەمریکاییەکان بیرتانە باسم کرد ئەمریکاییەکان ڕۆژهەڵات ناسەکانی خۆیان لە زمانی بەدرخانە نارد بۆ کوردستان. ئەمە جگەر لەو سەردەمی ئەم مدەی 40-50 ساڵەیە پەیوەندیەکی کاریگەر و ڕاستە و خۆیان لەگەڵ کورد هەیە. لە 79 ئەوان بەرزانیان کوشتووە، لە 75 ئەوان هاوکاریان کرد. دۆستایەتێکی زۆر قەدیمیان لەگەڵ کورد هەیە. لانی کەم 40 ساڵە مەلەفاتیان هەیە، لەبەر 40 ساڵ مەلەفی کاریگەریان لەسەر کورد هەیە، ئەمما مەلەفی زانیاری ئەمریکایەکان زۆر کۆنە. لەبەرەوە ئێستا هی ئەوە نییە بڵین ئەو زەمانەش کە بینیومانە مێجەر نۆئیل لایەنگری شێ مەحموود بۆ دروستکردنی دەوڵەتێکی کوردی کەچی لەم ئەمریکاییە غەبی و ئەحمەق و جاهیل و متەغەتریسانە، لەم متەکەبیرانە، لەم ئەمریکاییە دڕندانەیە یەکێکیان نابینین تەئیدی ئەوە بکە کە کورد مستەحەقی فیدرالیزمەکەشێتی. ئاخر لەسەر چه ئەساسێکە کوردی ئێمە سەرانی غەدری کوردایەتیەوانان ئێستا ڕۆیشتون کەوتونەت بوون بە عەبید و کۆیلەیەک خزمەتی ئەوانەکەن لە بەغدا. جیاوازێکی زۆر گەورەیە لە نێوانی شێخێکی مسلمان و عەقیدە بەهێز باوەڕبوو بە ئیسلام و گۆشکراوی ئیسلامەتی لەگەڵ عەلەمانیەکی کوردایەتی دوور لە ئیسلام و گۆشکراو لەسەر کوفرێکی عالەمی. پشێوی بارودۆخی عێراق و کوردستان و تورکیا و ئێرانی ئەو سەردەمە دیسان وای کرد کە لە لای بەریتانیەکان سیاسەتێکی ڕۆشن نەبێ دەربارەی کوردستان. بۆیە ئیختلافاتی ناو ئینگلیزەکان خۆیان هەموو جارێکەوە تیکرارەکەمەوە نێوان مێجەرسۆن و مێجەر نۆئیل بە نمونە دێنمەوە. مێجەر نۆئیل ئەوەیە کە تەئیدی دەوڵەتێکی کوردی و تەئیدی شێخی کردووە، بەڵام دەنجێکی کزە، تەنانەت لە دوایە زۆر سەرکۆنەیەکەن. ئەوە سایقانەی لە لامە قسەی پێڵێن، ئەڵێن تۆ دژی بەرژەوەندی ئینگلیزە جوڵیتەوە. لەبەر ئەو خەتەی تر سەرەکەوێتەوە، جەنەڕاڵ لی و ئەرنۆڵد ویلسن و لۆنگریک لە کفری و فڵان، ئەمانە هەمویان ئەبنەوە بە تەرەفێکی تر کاریگەریان لەسەر سیاسەتی ئەو سەردەمەی
ئینگلیزەکانە بێت ئەوان چونکە بزەبت ئەوەی لە دید و تێڕوانینیان بووە وەکو هندستان خۆیان بێن حکمی مباشری بکەن بەڵام مهراجایەکدانن کە هاتن و شێخیان بینی یەکەمین بەدەسەڵات و نفوزە لەو ناوچەیە نەیان توانی خۆی لێلادەن نەشیان توانی عکس دژی بوەستنەوە ئەوان نەشیان نەتوانی جوندی تر بێنن لەبەرەوە دائیمەن وەسێتیان بۆ یەکتری هەر ئەوە بوو ئەیانوت بە حەزەر بن وعدێکی وان نەدەن بە کوردەکان هەروەکو چۆن کۆڵن پاوڵیان بە حەزەریاندا بە کۆڵن پاوڵ کە هات بۆ سەر کە هات بۆ هەڵە بجە پێیان دوتیان ئاگدار بە وعدێکی وان نەدەی بە کوردەکان لەسەر ئەمریکا بکوێت چونکە ئەمریکا ئیستیعدادی ئەوەی نییە لەگەڵ ئەو مەلەفەیە بە شێوەیەکی وان ڕەفتارکە کە وڵاتانی دەوروبەریان بوروژێن ئەو سەردەمەش ئەوان طبعا نەزەریان وابوو لەبەرەوە هەمیشە ئەوان ئەو قسانیانە کردەوە ئێدمۆنز کە مۆزەفی سیاسی ئەو سەردەمانە بوو ئەڵێ حکمی ذاتی کوردی لەژێر سەرکردایەتی شێخ مەحموودە خۆی فەرز کردبوو لەسەر حکومەتی پاشایەتی بەریتانی ئەویش لەبەر چەند ئیعتیباراتێکی عەسکەری نەک سیاسی ئەمەش لە کتێبی کوردش تورکش ئەند ئەرەبس لاپەڕە 59 ئەم قسەی ئەوم هێناوەتەوە یعنی ئەوان شێخیان وادانا هەروەکو لۆنگریکەڵێ لە کتێبەکەی خۆیان عێراق فرەم 1900 بۆ 1950 لاپەڕە 103 لۆنگریک کە لە کفری بوو زابتی سیاسی ئیداری ئینگلیز ئەڵێ دانانی سیستمێک لەلایەنی شێخەوە یعنی دانانی سیستمێک بۆ کوردی باشتر بوو لە فەوزایەک لەویا دروست ببێ بۆمان ئەوان لەمە ئێمە ئەمە حاڵیە بین هاریکاریکردنی جەنابی شێخ لەلایەن ئینگلیزەکانەوە تەنها بەرژەوەندیەکی ئەوە بوو کە لە ڕووی عەسکەریەوە ناتوانن سەربازانێکی تر بێنن دیسان کوردیش بکەنەوە بە گشت خۆیانە کوردێک کە لەوێ کیان و دەسەڵاتێکیان بۆ دروست بۆ شخصیەتێکی کاریزمی گەورەی وەکو شێخ بەسەریانەوەی و چەکدارن ئاسانی ژەتوانن وەلایان بدەنەوە دەوڵەتی عوسمانی و فکرەی جامیعەی ئیسلامیەکان لە ناوە زوو بڕوێتەوە و دروست ببێتەوە لەبەرەوە زۆر ضروریە ئێمە هەرچۆنێک بێ ڕەفتارمان لەگەڵ شێخە داینین وەکو حکومدار بەڵام ڕەفتارێکی عەسکەریە نەک سیاسی ئەم ڕەفتارەی ئینگلیز لەگەڵ شێخ و لە حکومەتیەکەیەوە واقعێکی وابوو کە تەنها ئەوان لەژێر فشارا بوون لە ڕووی کەمی سەربازیان و هەرکو میسس بیلیش بە هەمان شێوە لە زیکرایەتەکانی خۆیان لە کتێبەکانی خۆیان نووسیوێتی کە ئەویش بە هەمان شێوە ئەڵێ ئێمە ناچار بووین لەبەر ئەوەی موەزەفی ترمان نەبوو یان سەربازمان نەبوو میسس بیل ئەڵێ سەربازمان نەبوو بتوانین بیهێنین بۆ ئەوێ نەشمانەتوانی بەبێ یارمەتی شێخ هیچ جۆرە شتێک لەو ناوچانەیە بۆ بەرژەوەندی خۆمان و پاراستنی بەرژەوەندی خۆمان بکەین نەشمانەتوانی ئەمنیەتی ناوچەکە بپارێزین بەبێ بەکارهێنانی هێز کەوابووی هاریکاریکردنی شێخ بۆ ئەوە بوو کە ئێمە پێویستیمان بەو بوو ئەمەش لە کتێبەکەی میسس بیل کە بە ناوی Review of Civil Administration نووسیوەتی کە لە لاپەڕە 63 من ئەو بڕگەیم لێوە خوێندەوە ئەمان ئاوا پێویستیان بۆ بوو کەوابوو نەبوونی سیاسەتێکی بەریتانی ڕۆشن دەربارەی کورد ئەوە بوو بۆیە نەتیجەکەی ئەوە بوو کە ئینگلیز فەشەلی بە هاریکاریەکەی خۆی هێنا کە لەگەڵ شێخ مەحموودا بێ نەیانتوانی